براوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بەڕێزان کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق بە نووسراوێکی فەرمی وەڵامی سەرۆکایەتی هەرێمی داوەتەوە لەبارەی هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی کوردستان و لە نووسراوەکەدا پێشنیاز دەکات کە لە 18 ساڵی داهاتوو هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان یاخود ڕۆژێکی دواتر دیاری بکرێت بۆی هەڵبژاردنەکە بەڕێوە بچێت. لە بەرنامە ئەمڕۆ سەرەوە دەکەین ئایا لەو وادەی کە کۆمیسیۆن دیاری کردووە دەکرێت هەڵبژاردن بەڕێوە بچێت لە کاتێکە تەمەنی ئەندامیانی ئەنجومەنی کۆمیسیارانی عێراق لە مانگی یەک بەسەرچێت و بە پێی یاسای کۆمیسیۆنیش دەڵێت ماوەکان نابێ بۆ درێژ بکرێتەوە. هەروە باسی لەوە کە بۆ کۆمیسیۆنی عێراق لەگەڵ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە 12 ئەمساڵ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەنجام نەدایەوە کارەکە سیاسی یاخود ئەو کارەکە فەنی و تەکنیکیە. قسە لەسەر ئەم پرسانە دەکەین بە میوانداری بەڕێز دکتۆر دارا محەممەد ئەمین ئەندامی ئەنجومەنی دامەزرێنانی کۆمەڵی دادگەری. کاکتۆر بەخێر بێت سوپاسی ئامادەبوون زۆر سپاس. ئەگە سەرتا لە نووسراوەکەی کۆمیسیۆنەوە دەست پێ بکەین وەڵامی سەرۆکایەتی هەرێمی داوەتەوە کە ڕۆژی 18/2/2024 دیاری کردووە بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان. پێ دوایە لە وادەیەش دەکە دیاری کراوە هەڵبژاردنەکە دەکرێت؟ بەنایخوای بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. لە ڕاستیدا ئەم پرۆسەیە دەبوو ساڵێک بەر لە ئێستا بکرایە. حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنە سیاسیەکان و بە تایبەت یەکێتی و پارتی نانتوانی بگەنە ڕێکەوتنێک لەسەر ئەو گۆڕانکاریانەی پێویستە بکرێ بۆ هەڵبژاردن کە ڕێک نەکەوتن بە ناچاری ماوەی پەرلەمان بەسەر چوو و کارگەشتەوەی کە حکوومەتی عێراقی تەدەخل بکات دادگای فیدراڵی بڕیار بدا لەسەر پەرلەمان لەسەر کۆمیسیۆن وای لەبێ کۆمیسیۆنی هەرێم کاری پێ نەکرێەوە لە کار بکەوێ بە ناچاری پەنایان بردە بەر کۆمیسیۆنی عێراقی کە عێراقی فیدراڵکە و سەرپەرشتی هەڵبژاردەکانی هەرێمکە. ئەوەش بۆ ئەوان ئاسان نییە هەر لە ڕاستیە لە ڕووی ئیداری و تەکنیکیشەوە پێویستی بە کاتە هەنی هەموو کاتێک کۆمیسیۆن و توتی لانی کەم ئێمە 6 مانگمانەوێ ئەگەر هەموو زمینەیەک لەبار بێ. کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق ئێستا هەڵبژاردننی پارێزگاکانی عێراقی لە بەردەمایە کە لە مانگی 12 ئەکرێ. ئەمەش ئامادەکاریەکی تایبەتی خۆی ئەوێ یاساکەی جیاوازە جۆری هەڵبژاردنەکان جیاوازە ئەوان پارێزگاکان هەڵەبژێرن و دەنگدەرەکان جیاوازن و شێوازی بەڕێوەبردن و ئیدارەدانەکەی جیاوازە و یاسای هەڵبژاردنەکەی جیاوازە. لەبەرەوە هەرێمی کوردستان هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانەکە پێویستی بە هەموو شتێکی یاسای جیاوازە سیستمی جیاوازە دەنگدەرەکان جیاوازن تەنها هەرێمی کوردستانە بۆیە پێویستی بۆیە کۆمیسیۆنی عێراق دەست بەتاڵ بێ و مەشغوڵی هەڵبژاردنێکی تر نەبێ. زۆر درەنگ داوایان لێکرا کامانەوەی هەڵبژاردن بکەن بەس ئەو ڕۆژێک کە داواش بەڵێ داوای کە هاتن سەردانی هەولێریان کردو لەگەڵ سەرۆکی هەرێم کۆبوونەوە ئەوان پێیانوت کە ئێمە پێویستیمان هەر کاتێک ئێوە بەڕسمی ئاگادارمان بکەن ئێمە پێویستیمان بە 6 مانگ کاتێ و پێویستیمان بەم بودجەیەشەیە کە بڕێک لە پارەیە. دوجارەوە تا ئێستا بەڕسمی جوابیان داونەوە. ئێستا سەرۆکایەتی هەرێم لە دەی حەوت نووسراوی فەرمی کردووە داوای کردووە کە هەڵبژاردنەکە لەگەڵ ئەنجومەنی پارێزگاکان ئەوڕەت کرایەوە. بەڵێ ماوسمێ درەنگ داوایان کرد سەرۆکایەتی هەرێم زۆر باشەی زانی کاتەکە درەنگە و زۆر باشەی زانی ئەم دوو هەڵبژاردنە بە یەکەوە ناکرێن ممکنیش نییە بکرێن ئەو چکۆیە کۆمیسیۆن ناتوانێت سەرپەرشتی ئەو دوو هەڵبژاردنە بکات لە یەک کاتا و کووتمان هەموو شێوازە تەکنیکەکانیش تەنانەت جیاوازە ئەوەی لێرە و هەڵبژاردننی پارێزگاکانی بەغدا بەڵام بۆی نەڵێن دوایان خست من پێم وابوو هەر بۆ ئەوە بوو و بەڕێرێک نەبێ بڵێن تۆپەکە هەڵدەنە ساحەی کۆمیسیۆنەوە ئێمە داواکەین هەر لە ساڵی 2023 بکرێ پێشوێ بچێتە 24 بۆی دوانەکە لەوە زیاتر شتێک نەبووی نا حکوومەتی هەرێم و سەرۆکایەتی هەرێم ببوورە باشەی زانی کە ناکری هەموو لایەنە سیاسیەکانی ژیانزانی کە لەو تەوقیتا ناکرێت چکە تا ئێستا لە ناو خۆیان پێک نهاتوین لەسەر هەندێ بنەمای گشتی. دوجار کۆمیسیۆن بەنامەیەک ئاگاداری کردوینەوە کە تا بەرواری 18/2/2024 بە ناتوانین ئەم کار ئەنجام دەین. بەڵام ناڵێ ئێمە لەم ڕۆژە ئەیکەین ئەڵێ تا ئەو کاتە ناتوانین لە 18/2 بەدواوە هەر کاتێک دابنێن ئێمە ئامادەیمان تایە. واتە سەرۆکایەتی هەرێم پێویستی بەوەی ئەو ڕۆژەکە دیاری بکە مەرسومێک دەربکە ڕۆژ دیاری بکە بە مەرجێک لە 18/2 بەدواوە بێ ئەنی پێش ئەو بەروارە نەبێ. ئەمەش پێم وایە جارێکیکە سەرۆکایەتی هەرێم پێویستی
بە لێک تێگەیشتنێکی سیاسی هەیە لە نێوان حیزبە سیاسیەکان بۆ دیاریکردنی ڕۆژەکەی پێویستی بەوەش هەیە پێویستی بەوەش هەیە و پێویستی بۆش لە ڕووی تەکنیکیەوە لە چلێزستانە دەکرێت هەڵبژاردن لە زۆربەی ناوچەکانی کوردستانە جاری وایە بەفر و بەستەڵک و ڕێگرتن و ئەو کێشانەشمان هەیە ڕۆژگاری زۆر کورتە تەبعاً لە ڕووی تەکنیکیشەوە لە چلێزستانە هەڵبژاردن نەکرێ ئەوەش بۆ خۆی ئەستەمە دوژایە پێداویستی و پارەکانیشی بۆ دابین کراوە و نییە هەموو ئەمانە ئەمە لەلایەک کەش کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق خۆی ماوەی خۆیان 4 ساڵەکە لە مانگی یەکە بەسەرچ باش حوتی یەکە ئەوبزار کە بەسەرچێ ئەمەیان دەکرێت چارەسەر بکرێت ئەم کۆمیسیۆنە پێڵێ ئێمە بۆمان ناکرێت ئەو کاتە بەڵام دەکرێت حکوومەتی عراقی حکوومەتی فیدراڵ پێش بەسەرچوونی ئەو کاتە کۆمیسیۆنێکی تازە بەڕێ و منکە ناکۆکی زۆر لە سەرنجامی ئەنجومەنی کۆمیسار ئێستش دەڵێن دەوڵەتی یاسا داوا دەکات بۆ هەڵبژاردننی پارێزگاکانیش ئەندامانی ئەنجومەنی کۆمیساران بگۆڕدرێت ئەوە تازە کاتەکە بەسەر چووە بڕیار دراوە هەر ئەم کۆمیسیۆن هەڵبژاردنەکانەکە ئەوەی دەوڵەتی یاسا داوایەکە بەڵام من پێم وایە کە بیانە بیگۆڕن هێشتا لە عێراقە لە هەرێم باشترن لەو ڕۆوە و بە ناچاری دەبێ بیگۆڕن واگە نەشیان گۆڕی ئەنجومەنێکی دادوەری سەرپەرشتیەکە لەبەرەوەم پێم وایە زۆر ئیشکال دروست ناکە هەتا ئەو کاتەی تەمان وەکوتمان سەرۆکایەتی هەرێم ئەبێ بەروارێک دیاریکە لە دوای هەژدەی دووەوە باش تا ئەو کاتەی سەرۆکایەتی هەرێم دیاریەکە ئیترمانگی 3 دیاریەکە 4 یا 5 یا 6 من پێم وایە کێشەیە و کۆمیسیۆنە حەل دەبێەوە نابێتە ئیشکال بەس ئیشکالەکە لەوەیە بە هیچ شێوەیەک تازە لە 2023 ناکرێ وەلو 2024 لە دوای هەژدەی دووەوە ئیتر چەند مانگی پێچێەوە بەس بۆچی وتە دەبێت لەسەر ڕۆژی هەڵبژاردنیش سەرۆکایەتی هەرێم لەگەڵ حیزبەکان قسە بکە ئێستاش ڕێگری هەیە لە بەردەم هەڵبژاردن بۆ نمونە پارتی نێوەیەکێتی نێوی هەڵبژاردن بۆ نمونە تا هەژدەی دوو شەر بەڕێوە بچێەوە هەیە خۆی لە ڕاستیە هیچ لایەنێکی سیاسی جورئەت ناکا بڵێ هەڵبژاردنمان ناوێت باشە و هەمووشی مزایدا کاڵێ با بە زووترین کات هەڵبژاردن بکەین باش بەڵام بارودۆخی هەرێمی کوردستان بەڕاستی بۆ هەموو لایەکشنا لەبارە پارتی وێکێتی کە دۆست حزبی خاوەنی دەسەڵاتن حەز دەکەن بارودۆخەکە و خۆی بمێنێتەوە کورسیەکانیان کەم بێ و زۆر بێ ئەوان باوەڕیان بە پەرلەمان نییە و ڕابردوو سلمان دویانە پەرلەمانی هەرێمیان بەردەوام بێهێز و لاواز کردووە زۆر جار دەرگاکان داخستووە زۆر جار ئەندامی لاوازیان نردووە و هەموو کاتێکیش بڕیار بەدەست نەبووە بڕیارەکە دەبێت لە حیزبەوە بۆیان چوو بێ و دوجار بڕیاری لێدراوە لەبەر ئەم پەرلەمانێکی زۆر لاواز و بێهێز بۆ و یەکێتی و پارتی وای لێ کردووە نەیهێشتە ببێت بە مەرجەعێک بۆ خەڵکی کوردستان هەموو کێشەکان لە پەرلەمانەوە چارەسەر بکرێت و هەموو کێشانەی ئێستا لە نێوان هەرێمە هۆکاری سەرەکی ئەوەیە کە پەرلەمان دەسەڵاتی نەبووە لە تەدەخولکردن و لە چارەسەرکردنی ئەو کێشانە و پەرلەمان ئاگاداری کاروباری حکوومەت نییە پەرلەمان ئاگاداری دارایی نییە ئاگاداری گرەبەستەکانی نییە ئاگاداری فرۆشتنی نییە لەبەرەوە ئەم پەرلەمانە کە خۆی بێدەسەڵاتە بوون و نەبوونی زۆر ڕۆڵ دەورێکی نییە ئێستا کە پەرلەمان نەماوە و پارکە هەبوو جیاوازەکەی چیانی من نەزانم خەڵک کوردستان بۆی هەیە بپرسێ فەرقی ئەم ساڵ و پار چییە وەگە ساڵێک تریش نەبێ وەزعکە چییە حکوومەتی هەرێم خۆی قووەت و هێز و پێزی چەند ماوە بەداخەوە ئێمە ڕاستە هەرێمێکی فیدراڵین دوای دایان ساڵ خەبات و خوێنڕشتن هەرێمێکی فیدراڵین دوایەوەی بە چەندین قۆناغی حکمی زیاتی و چی و چیا ڕۆشتوین لە سەردەمی ڕژێمی بەعسەوە تا هاتۆتە ئێستا بووینە هەرێمێکی فیدراڵ دوایەوەی عێراق حەماقەتێکی کرد و پەلاماری کوێتیدا و دوجار وڵاتەکانی هاوپەیمانان لەسەر هەمویان ئەمریکا بڕیاری ڕوخانی عراقیدا و عێراق ڕوخا کورد ڕۆڵی سەرەکی هەبوو عراقی نوێ بنیادنرا هەموو ئەمانە کورد لە جیاتەوەی داوای دەوڵەتکە بە فیدراڵی ڕازی بوو فیدراڵیەکە چەسپە کۆمەلگای نێودەوڵەتی پشگیری لێ کردووە هاوپەیمانەی نێودەوڵەتی پشگیری کردووە حکوومەتی عراقی دانی پیاناوە پەرلەمانی عراقی دەنگی لەسەرداوە با بڵێن دەستوری عراقی ئەم خاڵی چەسپاندووە ئێمە هەرێمێکی فیدراڵین ئەم فیدراڵی ئێمە فیدراڵێکی بەهێز بوو داوای فیدراڵی و دەوڵەتی سەر بە خۆمانە کرد بەس بە کردەوە ناتەواوەکانی خۆمان بە کاڵفامی خۆمان بەرپرسانی هەرێم نایانتوانی ئەم هەرێمە فیدراڵە بەرەو کۆنفیدراڵی سەر بەخۆی بەرن فیدرالیە خەریکا بێتە فیدرالیەکی کارتۆنی چونکە ئێمە ئابووری سەر بە خۆمان هەبوو کورە پەیوەندی سیاسی سەر بە خۆمان هەبوو سەردەمانێکە وەفدانی داهاتنەوە لێر نەدەچوونە بەغداش
و هەولێر پرسی بە کەس نەکەرەوە کاڵێم هەولێر ینی هەرێمی کوردستان لە دروستکردنی پەیوەندی لەگەڵ هەر وڵاتێکی دنیا گرێبەستی 50 ساڵی کردو پرسی بە بەغدا نەکرد هەموو ئەمانەی کردووە ئێمە وەکو دەوڵەتێک مامەڵی کرد ئێستا دەوڵەتی تورکیاڵە ئێمە هەندێک ڕێکەوتنمان لەگەڵ هەرێم هەیە بێ ئەو ڕێکەوتنانە کاری پێ بکرێن جا ڕێگادێنەوە بڕوە عراقیش دەوڵەتێکە خاوەنی سیادەی خۆەتی چۆن ڕێگادا بە ڕێکەوتنێکی نهێنی هەرێم کردوێتی تورکیا بۆ شێوازنەوە بنێرێ مەبەستم پێ دەرەنجامی ئەو سیاسەتە هەڵەی کە بەرپرسانی هەرێم کردیان وەکوتمان فیدراالیەکەمان هەرماوە لە دەستورا چەسپیوە و کۆمەلگای نێودوڵەتی پشتیوانی لێکە و پێم وانی عراقیەکانی ئەمڕۆ دژی بن سیاسیەکانیان لەبەرەوەی عراق ئەمڕۆ شیعە حاکمەوە شیعەش نایەوێ کورد بکاتە دژمنی خۆی و نایەوێ هاوپەیمانەتی کورد لە دەست بدا بۆی نەبەڵکو کورد هاوپەیمانەتێک بکان لەگەڵ سونە لەگەڵ تورک لەگەڵ خەڵکێکی تر لەگەڵ وڵاتانی عەرەبی و بە زەرەدی دەسەڵاتی شیعە لە عێراقاتەوە بێ لەبەر ئەم هۆکارانە فیدراالیەکە ماوەتەوە بەڵام زۆر بەهێز و لاواز بوون ئابووری سەربەخۆ نەما نەوت نەما دوجار وردە وردە ئەو دەسەڵاتی هەڵبژاردننی داهاتانەش دەگرنە دەست پەرلەمانیش نەما وە کۆمیسیۆنی هەڵبژارنەکەش نەما ئەو تا عێراق لە ماوەی پێشوا بە ناوی پاسەوانی سنوورەوە 3000 چەکداری لە هەرێمی کوردستان دامەزراندووە و بێگومانم لەوەی دەی تریش دامەزرێنێت تا 1-2 ساڵی تر وردە وردە دەزەخاتە گومرگەکان و خاڵە سنووریەکانیشەوە ئیتر وای لێ دێ کە هەرێمی کوردستان فیدراالیەکەمان هەر ببێتە فیدراالیەکی ناو بەغدا دەست بەسەر شتەکانە بگرێ و زەمینەش لەبارە خەڵکی کوردستان کە قەڵای پۆڵاین بوون بۆ پاراستنی هەرێم و ئەوان خوێنیاندا بۆ ئەم هەرێمە دروست ببێ بێزارە لەم دەسەڵاتە بەداخەوەی کە من ئەمە بە مەترسی گەورەی ئەبینم خەڵکی کوردستان زۆرینەکەی ئەمڕۆ بڵێ بەغدا باشترە ئەمە مەترسیەکی گەورەیە لەسەر هەموو ئەو پرۆسە سیاسی کە هەرێمی کوردستان تایەتی و لەسەر هەرێمی کوردستان و لەسەر ڕابردوو ئایندەی خۆشمان چونکە بڕاستی هەموو خەباتە کراوە بە ئەوە نەبوو خەڵکی کوردستان ئامادەی تایە بۆی کە عێراق دەسەڵات وەربگرێتەوە ئەمە کارەسات و حکوومەتی هەرێمیش بە ناچاری لاواز کراوە بێ گوێ بگریان ئێستا چاوەڕێیان بەغدا پارە نێرەیان ناینێرێ ئەمانە هەمووی وەکوتم دامەزراوەکانمان خەریکە وردە وردە لە دەزەدەین ڕۆژ بە ڕۆژ لە ناو خۆیان بێهێزترە بین هێزی پێشمەرگەمان زیاتر لێگەترازێ و حیزبایەتی زیاتری پێوە دیارە حکوومەتەکە هەروە شەریکە سەرکیەکانی حکوومەت کە تا دوێنە پارە زۆر بوو شەریک بوو نێچێتی و پارتی کێشان نەبوو ئەمڕۆ لێکترازاون دوجار حیزبە کوردستانەکان هەمویان بێکەوە ئەوەش وەزعی ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمە وەزعی کەرکووک کە چەند ساڵە پارێزگارێکی عەرەبە کە مافی کووردە یەکێتی و پارتی ڕێک ناکەون لەسەروی پارێزگارێکی کورد ببێ و ئێستاش ڕێک ناکەون لەسەرەوەی لیستێک ببێ سبێنی لە هەڵبژاردناش کەسێک کەژە خۆین بۆیە من پێم وایە یان ئێمە بارودۆخێک خۆمان بەرپرسانی هەرێم بارودۆخێکیان دروست کردووە کە پەرلەمان هەر دەوری نەمێنێ ببێیان نەبێ بکریان نەکرێت چی لە مەسەرەکە گۆڕ باشە بەس هیچ بەڵام کۆمەلگای نێودەوڵەتی داوای ئەوە کاڵێ و مادام هەرێمن بۆی حکوومەتەکەتان شەرعیەتی ببێ بێ پەرلەمان هەبێت ئێستا شەرعیەت نەماوە شەرعیەت نەماوە حکوومەتێکی کاربڕێکەرە حکوومەتیشی حکوومەتی کاربڕێکەرە و تاکەش وابێ نازانم بەڵام وتم ئەگەر پەرلەمان بەو شێوازە بێ کە هەر هێزی چەکدار بڕیار بدا و هەر میلیشیا حاکم بێ و هەر زۆنی زەرد و سەوز بمێنێ ئێترە بێ هەڵبژاردنە چی بێ ینی جگەلەوەی لە ڕووکەشێک و ڕواڵەتێک و وا پیشاندانیەوەی کە ئێمە سیستمێکی دیموکراسی وەڕێز کاکتۆر هیچ نیەتێکی بەغدا دەبینین بۆ زیاتر دواخستنی هەڵبژاردن چونکە پێیانوە بەغدا دەیەوێ هەرێم لە ناشرعەتی دام و دەستگاکاندا بمێنێتەوە خوێندنەوەیکی لەم شێوێشێ هیچ دەبینی بۆی هەڵبژاردن جارێ نەکرێت لە کوردستان دام و دەستگاکان زیاتر بکەونە ژێر پرسیاری شەرعیەتەوە خۆی ئەگەر بەدەست بەغابێ حەزەکە هەرێم هەر نەمێنێ بەڵام وەکوتم هەرێم تازە هەرێمێکی فیدراڵە لە دەستورە چەسپیوە کۆمەلگای نێودەوڵەتیش پشتیوانی ئەم فیدراالیەکە هەتا ئێستا نازانین داهاتوو چۆنەبێ و بارودۆخی سیاسی عراقیش وا خوازێ دۆستایەتی لەگەڵ کورد بکەن و وەزعی خۆیان لەگەڵ کورد تێک نەدەن لەبەرەوەی ماڵی خۆشیان لە شوشەیە وەزعی ئەوانی زۆر باش نییە ئەمە وای کردووانەوێ بمێنێ من پێم وانە حکوومەتی عراقیم ڕۆبیر لەو بکاتەوە دوای خا پەرلەمان هەبێیان نەبێت لە مەسەلەکە ناگۆڕێ هیچ لە دەسەڵاتی بەغدا کەم ناکاتەوە پەرلەمانی هەرێم هەبێیان نەبێ بەڵام هەر لە ڕاستیان لە ڕووی تەکنیکیەوە هەرێم خۆی ئامادەیتیانە بوو ئێستاش دوو هەڵبژاردن بێکەوە ناکرێت دوو هەڵبژاردنی جیاواز ئەو لە عێراقی فیدراڵە کرێت لە هەرێم ناکرێمان لە هەرێمەکرێت
ئەم بۆ پەرلەمانەوە بۆ پارێزگاکانە بەرحەڵ بەیەکەوە ناکرێت دوجاری ئەو مێژوەی داناوە زۆر دوور نییە ئەگەر سەرۆکایەتی هەرێم بتوانێت بڕیار بدا ئەو ڕۆژەش دیاریکە من پێم وایە ناتوانێت لەو ڕۆژەشا بێ لە ببیر لەوە بکەنەوە دوای ئەو تاریخە چ ڕۆژێک گونجاوە و نییە وەشتمان ئەگەر پشمانەوێت هەندێک لە کێشە ناوخۆیەکان حەلکەین باشە بۆی کە بێ کێشە بچینە هەڵبژاردنەوە وەکوچی بۆ نمونە ئەو کێشەی نێوانی کێتی پارتی بۆ نمونە لایەنە سیاسیەکان چکەوتمان کۆمیسیۆنی خۆمان نەما یاسای هەڵبژاردنەکە نەمانتوانی بیگۆڕین تێبینی هەیە لەسەر تۆماری دەنگدەران تێبینی هەیە لەسەر یاسای هەڵبژاردن تێبینی هەیە لەسەر هەموو هەڵبژاردنەکانی پێشوو باش خۆ کۆمیسیۆنی عێراقیش بە هەرباڵ یاسای هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان نەمانتوانی بیگۆڕین تازار بە یاساکەی پێشووە بەڵێ باز دەکە تۆماری خۆی بەکاربێت بەڵام تۆماری خۆی بەکاربێنێ و ئەگە لە ژێر چاودێری خۆیان نابێ من پێم وایە تا ڕادێکی باش فەرقەکە بەس بۆ دەنگدەر و بۆ هەڵبژاردن سە کۆمیسیۆنی عێراق کە دەیکا باشتر بوو لەوەی کە کۆمیسیۆنی کوردستان بیکات وڵی ئەگەر کۆمیسیۆنی عراقیش بێلایەن بێ کۆمیسیۆنی عراقیش بێلایەن نییە خۆ دەزانی دوێنانی پارتی وکێتی بەڵێ پارتی نەرانی پارتی وەکێتی تێدایە و بەداخشەوە عراق وڵاتێکی ئەوەندە گەندەڵی تێدایە پێم وانێ هیچ شوێنێکی بێلایەن بێ هیچ کەسێک لە سەر تا خوار لە عێراقا بێلایەنیانەمەوە یعنی ئەو بەداخەوەیڵم هەرێمی کوردستانی ژەوە بوو کە بینیمان بەزانی کەم بتوانن تۆماری دەنگدەران پا بکرێتەوە و سەرپەرشتێکی ڕاست و دروست بکرێ و هەندێک ڕێگە بە تەزویر و فرۆفێڵ نەدەن کارێکی باشە کە بکرێت لە هەرێمی کوردستانە بەڵام من جارێک ترێڵێم هەرێمی کوردستان بەم لاوازیە پەرلەمانیشی ببێ پەرلەمانەکەش لاوازە بێ هەر وەکو مەجلیس تەشریعەکەی سەردەمی ڕژێمی پێشوو هەرەوەندە دەسەڵاتیە بێ هیچ دەسەڵاتێکتری نابێت باش بەزستان وەکنەوەی تۆماری دەنگدەرانی شێرلان کۆمیسیۆنی عێراقەوە لە 11 حوتەوە تاوەکو 11 هەشت یعنی ئێستا لە پرۆسی نوێکردنەوە هەیە گرنگە هاوڵاتی بۆ منە بیاوێت ئەگەر ڕاستکردنەوەی زانیاری بێ زیادکردن بێ گواستنەوەی ناوچەی دەنگدان بێ سرینەوەی زانیاری مردووان بێ کۆمیسیۆنی عێراقەمەی کردووە هاوڵاتی بچێ خۆی ئامادە بکات هەر زۆر پێویستە دەنێ بێ خەڵکی کوردستان زۆر وشیار بێ ڕاستە ئێستا ئێمە ئەو حاڵی حکوومەت و دەسەڵاتی کوردی و هەرێمەکەمانە ئەو ڕاستە پەرلەمانەکەمان تەواو کۆتایی پێهاتوو و ڕاستە پارتی وەکێتی خۆیان بە دوو هێزی چەکدارە زان و ئەڵەن شەرعەتی شۆڕشگەڕیمانەوێمە شۆڕشمان کردو هەر بۆی ئامادەنی تەسلیمی کەسی کرد و ڕاستە تا ئێستا بۆ منتیقە بیرەکەنەوە گەر یەک کورسیش بێن نەرخوان حاکم بەڵام هەموو ئەمانە سیستمێک یەکێتی و پارتی دایانناوە و بۆشیان چۆتە سەر و تا سەر بۆیان ناچێتە سەر و ناشتوانن و بێ خەڵقیش هوشیار بێ بەردەوام بیر لەوە بکاتەوە کە گۆڕانکاری بکات بە هەر ڕێگایەک بێت نابێ نەماندوو بێ نەبێ هیوا بێت چکە لەوانەیە دەسەڵات بێ خەڵک ماندوو بێ هیوا بێ خەڵک نەچێ کارتەکانی خۆی تازەکاتەوە و ناوی خۆی بنووسێەوە تەنانەت پشێ کارتی دەنگدانەکەشی دروستکە یاوەریگرێتەوە بەڵام ئەوە ناوشیاریە کە خەڵک ئەمە بالایانە پێشگوێخە چکەڕاستیکێتی پارتی لە ڕێگای کۆمیتە و مەڵبەند و لەقەکانی خۆیان و ناوچەکانەوە هەمووی خەڵقی خۆیان ئاگادار کردوێتەوە و بچن کارتەکان وەرگرنەوە و ناویانە نووسن و تەلەفۆنیان بۆکەن و بەردەوام لە پەیوەندێکی گەرم و گڕان چۆن خەڵکەکانی خۆیان ناچار بکەن کە هەر دەنگدەن بە خۆیان و ئەوانەی موچە خۆرنەوەی هێزی چەکداراوەی خەڵکی ترەوەی پەیوەندی بە حیزبەوە هەیە بەردەوام پەیوەندیان پێوەکەن باشە هەیە هاوڵاتیانی ترکە زۆری نەکەی و کە زۆری نەکەی بێزارە لەو گەندەڵی کوردستان و زۆری نەکەیەتی داوای گۆڕانکاریەکە و زۆری نەکەیەتی ئەوێ ئەو بارودۆخە ئاوانە مێنێتەوە ئێمە دەوڵەت نین تاکو دەتای سەربازی بکەین و خەڵک هێزی چەکداریشی نییە تا بڵێن وڵی کوردەتایەکەکەین و خۆپشاندانێکەکەین و هێزی چەکدار بەکارێنین کەوابێ ئەوەی کە هەمانە و بیری لەکەینەوە و بە تەماین گۆڕانکاری بکەین گۆڕانکاری ئاشتیانەیە لە ڕێگای سندوقەکانی دەنگدانەوە بۆیە بێ خەڵک ئامادەکاری تیابێ فعلەن لە ڕێگای سندوقەکانی دەنگدانەوە بتوانێت گۆڕانکاری بکە لە ڕێگای سندوقەکانی دەنگدانەوە بڵێن ئەم حیزبانە کاتێک کە بە هەردووکیان 100 کورسیەکەی پەرلەمانیان هەبوو مەگەر بە خێر بە هەندێک حیزبی سەر بە خۆیان یەکێک دوو کورسیان دابوونی باز لێ کەمەڵ بژار نەکەم کەسی ساڵبەر لە ئێستا بوو ئێستا ئەم 100 کورسیە ئەگەر هەڵبژارنێکی داد پەروانانە بێ بە هەردوو حیزبەکە 30 کورسی نایەنە 30 کورسی نایەن نەخێر باشە کەوا بێ گۆڕانکاری کردووە سەردەمانێک بوو کە تۆزێک ئۆپۆزیسیۆنێکی یەکگرتووی بەهێز هەبوو 41 کورسی ئۆپۆزیسیۆن بوو ئاخ تۆ لە 100ەوە بێ 59 زۆر گرنگە تۆ باس لە کۆتاشت ناکەم کۆتا بەداخەوە بەکاری هێنن
وەک وەرەقەیەکی حیزبی و ئەو دە کورسیە بەو شێوەیە پڕەکەنەوە کەوت بۆ خۆی کارەساتێکە بەڕاستی. بەڵام هەرباس لەواکەم کورسیە فعلەکانی خۆیان لە سەدەکەوە بە هەڵبژاردنێک کە تەزویری زۆریشی تیاکراوە کە هێز و پارەشیان بەکارێ نابوو سەردەمێک بوو بە 59 خۆ ئێستا ئەگەر هەڵبژاردنێکی تەندروست بکرێ و خەڵکی کوردستان هیوای بە گۆڕانکاری و بە سنۆقی دەنگدان هەبێ باوەڕت بێ من دەڵێم 70 لەوا 80 بە 20 نەبێ ئەندە سەڵات 20 کورسیش نێنە زۆریش بێنە واسی کورسی هێنا لەم حاڵەتەدا 20 دێنێگەر هەڵبژاردنێکی پاک 20 بۆ 25 بەڵام ئەگەر چلیش بێنێ تۆ خەڵکی کوردستان بتوانێت لە 160 کورسیەکان ئەو خەڵکی کە ناڕازیە زۆرینەکەیە کە گومانی تیانە دەتوانین گۆڕانکاری بکەیت و ڕۆژگارێکیش دێ لەوەی ئەم هێزی چەکداری ئەم برادەرانە دەسەڵات نەمێنێ ئەوە حکوومەتی عراقی جارێکتر خەریکە دەسەڵات پایکاتە ئەوە ئەمریکیەکانن زۆر گلەیان هەیە لە هێزی چەکداری ئەم دوو حیزبە گلەیان هەیە لە ئەدای حکوومەتداری و بەڕێوەبردنیان ئەنی هاوپەیمانەکانی خۆیان هەر ڕۆژێک ئەمانە پیان دەڵێن کاکە کۆتایی هات فەرموو جا لەبەرەوە بێمە خۆمان ئامادەکەین بۆ هەڵبژاردن بۆ دەنگدان بۆ ئەوی کە خەڵکیش قسەی هەبێ لەو گۆڕانکاریانە بەو شێوازە سیلمێ کەلانی کەم دەنگدانێکە بۆ شەرەفی شەک بەس ئەو ناکۆکی کە ئێستا لە بینی پارتیوێکیتی چ لە حکوومەت بێت لە کابینەی حکوومەتی کاربەرەکەت چ لە پەیوەندی لەگەڵ بەغدا بێ سەر ناو وەزارەتی پێشمەرگەش کێشە دروست بووە لە سەدابەشکردنی پۆستەکان وانە کە لە دیاریکردنی ڕۆژی هەڵبژاردنەکەش دواب بکەوێتەوە ئەم ناکۆکیانەی کە لە بینی پارتیوێکێتی خۆمەوە بۆ سەرتا باسم کرد پێویستی بە ڕێککەوتنێکی سیاسی باشە ئەگەر هەڵبژاردنەکە بۆ نمونە هەر یەکێتی بڵە بەشداری ناکی ئێمە هەڵبژاردنە ئەرزش و قیمەتی چییە کە لە 145 هەرێمی کوردستان بەشداری نەکە کاتە ڕێگە نادرێت لێرە ڕێگە نادرێت ینیمە چەندجا لە بەرپرسانی کێتیمان بیستوە ئەگەر هەڵبژاردن ئاوا بێ ئێمە سنووقەکان نایاڵین دەرگای هیچ پاڵبەندێک بکرێت لەبەرەوە پێویستی بەو ڕێککەوتنە سیاسی هەیە بۆی ئەو هەڵبژاردنە بکرێ وچێتی و پارتی لە هیچ شتێک شارڕێک نەبوون بەدەستا لە وەزارەتی پێشمەرگە زەق بۆتەوە هیچنا باوەڕت ببێ لە هیچ وەزارەتێکە لە بینی وەزیر و جێگرەکە لە بینی مدیر عامێک سەر بە پارتی و سەر بە یەکێتی کێشە هەیە و لەسەر بەرژەوەندی حیزبیشە هەر بێگومان قسەیانی ئەگە بەرژەوەندی حیزبی نەبووە هەر 50 بە 50 ئاکرا یعنی کادرێکی کەفووە مدیر عامێکە بە خیبرە و تەجروبە و توانە و خزمەت و شەهادەی خۆی بۆتە مدیر عام بە حیزبایەتی نەکە نوێنەری حکوومەت بێ بەڵام بەسیترین پۆست بەش کراوە ئەنی مدیر مەکتەبێک لێرە یەکێتی نەبێ لۆ لا پارتی نەبێ داناندرێ ئێمە چۆن واکرێ چۆن ئەم وڵاتە حیزبایەتێ بچێتە ناو خوێندنگاکانەوە بچێتە ناو هەموو دامەزراوەیەکە و بچێتە ناو دامەزراوەی سەربازیشەوە کا بێ بێلایەن بێ سوپاسپای نیشتیمانە هیچ حیزبێک نەبێ لە وڵاتانە کە مەترسی لە ڕوەڕووی وڵاتەکە بێتەوە سوپاتە دەخولەکە لە بەرەوەی سوپایەکی نیشتیمانیە بەڵام لێرە سوپاکەش بە حیزبی کراوە تا بینین ئەو هەموو هەوڵەی هاوپەیمانان ئەو هەموو پارەیە سەرف کرا دایان کۆبوونەوە کرا ڕیسەکە بۆ بەخوری یانی ڕسەکەی کردیانەوە بەخوری چکە سەباز دەکرێن نزیکەی 60,000 پێشمەرگەیەکی گرتوانڕی گرتنەوەکە ڕووکەشە لە سواتی وەزارەتی پێشمەرگە یەکگرتنەوەکە هەر وڵا ڕووکەشیش نییە من لە کۆبوونەوەی کابووم هیچێک بەرپرسێکی ئینگلیزی تیا بوو کە ئاگاداری وەزاکەیەوە لە کۆبوونەوەنە بوو وتی هەنگاوی زۆر باشمان بڕی بوو لە سەر کاغەز بەس هەستەکەم بەکردەوە خۆی زانی هیچی وامان نەکردووە یعنی لە ڕاستیە ئەوانش باش دەزان ئەم هێزانەوەی یەکێتیەوەی پارتی هەرێکێکیش بە یەک فەرمانێک لە حیزبەکەی خۆیەوە ترەوەی گرتنە هەڵەوەشێتەوە بەچی هێزی پێشمەرگەیە کە خرێ و سوپای نیشتیمانی دروستەکرێ بەوەی ئەم هێزی پێشمەرگەی کە ئێستا هەیە کە بەشی هەر زۆری بە تەمەنە نەخوێنەوارە خەڵکێکی شۆڕژێر بۆ لە کاتی خەباتی شاخە کەەوە زیاد لە 30 ساڵ تێپەڕی و تەمەنیشیان گونجاو نیە بۆی ئەمڕۆ لە هێزی پێشمەرگا بنەوە هەمویان خانە نشین بکرێت سوپایەکی نیشتیمانی دروست بکرێت لە خەڵقی خوێنەوار لەوانەی دەرچووی کۆلیجەکانی سەربازین ئەوانەی موالیت بگیرێ لە ئەوانەی تەمەنیان لە 18 ساڵ بۆ 24 ساڵە سوپایەک دروست بکرێت هەموو هاوڵاتێک بۆی هەبێ بچێتی بێ پارتی بێ ئیسلامی بێ شوێعی بێ هەر کەسێک بێ هاوڵاتی کوردستانە بۆی سوپاکە سوپای نیشتیمانی بێ حیزبێک نەبێ ئەوەی سەرپەرشتیەکە
ئەفسەرێکی پلەدارە کە کۆلیجی سەربازی دروست کردووەکێتی و پارتی داینەنێن تەوجیهاتی حزبی وەرگێ ئاوا مامەڵی لەگەڵ بکە ئاوا سوپایەکی نیشتیمانی دروزە بێکەی هەموو لایەک بێ بەست و هێز چەکدارەکە تا ئێستاش کەیانەوێت دە کەس وازی هێناوە دەی تازە دانێن لە لق و لە مەڵبەندەوە ناوەکانە نێرن خۆرەنگە حاڵی پێشمەرگە باشتر بێ لە هێز چەکدارەکانی دیکەش وەکو پاراستن وەکو زانیاری وەکو دژە تیرۆ نازانم وەکو کۆماندۆ وەکو زێرەبان ڕەنگە حاڵی پێشمەرگلاوانی تر باشتر بێ زانیی لە هیچ باشتر نییە هەر هەموو هێزە تایبەتەکان باشە لە ناوخۆ لە پێشمەرگە ئیتر هەرچی ناوێکیان هەیە حیزبی نەبێ داناندرێ حزبی نەبێ نابێتە بەرپرس لە حیزبیش لایدا دەرەکری ماوەیە کە بزوتنەوەی گۆڕان دروست بوو بزوتنەوەی گۆڕان لەبەرەوە لە یەکێتی نیشتیمانی جیابوو بووەوە کۆمەڵێک لەو بەرپرسانەی سەربازی بوون لە وەزارەتی ناوخۆیان لە پێشمەرگە یا لە دەستگاکانی یاساییش پشگیری گۆڕانیان کرد هەمویان دەرکرا ئیتر پلەکەی هەرچی بوو بێ زۆر بەرز بوو بێ لە ئاستی وەکیل وەزیرەوە تا خواردتر تا ئەفسەرێک هەمویانیان دەرکرد ماوەیەک نان بڕاویان کردن دوای هەندێکیان گەڕانەوە و هەندێکیان بەڕێکەوتن و هەندێک بۆی گەڕانەوە حیزبەکانی خۆیان یعنی ئاوایە لێرە ئەگەر هەر لە ڕێبازی حیزب دەرچێ دەریەکەن نان بڕاویشیەکەن باش لەبەر ئاوا هێزی یەکگرتووی کوردستان و هێزی نیشتیمانی دروست نابێ هێزی نیشتیمانی ئاوا دروزە بێ بەگرتنی موالید و بەوەی کە بەرپرسەکانیان دەرچوانی کۆلیجە سەربازیەکان بن ئەو خەڵکانەی ئەکادیمین و دوورن لە حیزبایەتی و حیزبایەتی لە ناوی نامەکەن کاکە جێشی عراقی جێشی هەبوو بەس جێشەکە کە موالی دەگیرا هەموو کەس بەیەکەوە کورد و عەرەب و تورکمان و هەموو یەچوو ئەوەی دژی دەوڵەتیش بووە بوو بە سەرباز ئەفسەرەکانیش لە کۆلیجی سەربازی دەرەچوت دەیان ئەفسەری شۆڕژێڕی چۆتە کۆلیجی سەربازی وەرگیراوە بۆتە ئەفسەریش بەڵام لە ناو یەکە سەربازیەکانە شتێکە بوو پیانەوت تەوجێ سیاسی بەرپرسێکیانە نار لەگەڵ هەموو یەکێکی سەربازی بۆ نمونە فەوجە لیوایە فرقەیە کە حیزبیەکیش بەرپرسی ئیشی حیزبی بێ و چاودێری بکە کێکێک بوو لە هۆکارەکانی ئەوەی سوپای عراقی پێفەوتە من بەرپرسێکی باڵای سوپای عراقی کە فترەیەک لە زیندانە لەگەڵ لە زیندانی ئەمریکەکان بێکەوە بووین بۆی باس کردم کە ئەم با بڵێن سەردەمێک قایدی فرقە بۆ دوایی بۆتە ڕێزەرکانی فەیلق و دوایی بۆتە نایبی قایدی قواتی جەوی و ینی پلەی باڵای بڕی بووێکێک بوو لە ئەفسەرە گەورەکان ئەوەی ئەو ڕۆژەی تەوجێ سیاسی دانرا کات کەسێکی حیزبی دەهات ئەو خاوەنی بڕیار بێ لە فەیلقەکانی ئێمە وای لێ هات وردە وردە جێیش بێهێز و لاواز بوو تاوای لێ هات ئەو جێیشە بەهێزەی عێراق نەیتوانی بەرگری بکە و مقاومە بکە بۆ مای یەک هەفتە بەڵام ئەمە ئێرە زۆر لەوەش خراپتر هەر بۆیەش لە کاتی ڕیفراندۆمە دەرەنجامی ڕیفراندۆمەکە کاتێک 16 ئۆکتۆبر بەڵێ کاتێک لە حکوومەتی فیدراڵی پەلاماری ناوچەکانی مەیدا 24 ساعت کەس مقاومی نەکرد هێزێکی بێهێز و لە ڕاستی عێراق لە چاو ئێمەوە بەهێزترە و هێزی سەربازی لەو ڕۆی تەکنەلۆجیاوە تارەی هێوەندێک چێکی پێشکەوتوی هەیە بەڵام باوەڕ بێ ئەو و پێشمەرگەی ئەو ورەیە و ئەو ئازایەتی پێشمەرگەی کورتەتی بە حیاتی جێی هەرچی شعبی و ئەو سوپایە نەیبووانش بە پارێزەوە گەندەڵی لاوازی نەکرد گەندەڵی و لاوازی دەسەڵاتی هەرێمە و ئیمان نەبوونی پێشمەرگە بوو بە قەزیەکە کەس لە شوێنەکە شەو ڕۆژێک مقاومی نەکرد ئێمانە وایە ئەم هێزە نیشتیمانی ئێمە بۆ چیە مەگەر بۆ داپلۆسینی خەڵک بێ بەڵام ئەوەی باشە هێزی پێشمەرگە ئێستا خۆشی بەشێک لەو میلەتەیە و بەشێکە لەوەی کە مافی خوراوە و موچەی خوراوە و موچەی پێنادرێ و مافەکانی بەدابین ناکرێت ئەگەرنا بەکاریان دێنا بە سەرکردنی بەس خۆ زیاتر هێزی تر جگە لە غەیری پێشمەرگە بۆ سەرکوتنی خەڵک بەکاردێن ئێستا هێزی تایبەتی با ینی هێزی دەرەوەیەوە بەڵێ تدان جۆر هێزی تایبەت هەیە و ئێستاش بەردەوام لە دروستکردنیان و ڕۆژانە لە ڕێگای حیزبیەوە خەڵکی تر ناونووسەکەن و مەشکان پێش باشە بینی سەر پرسێکی تر تایبەت بە پەیوەندی هەرێم و بەغداد ئێستا وەفدێکی هەرێمیش لە بەغدایە بۆ پرسی موچە وەفدێکی حکوومەتی کاربڕا کرد تاکو ئێستا موچەی مانگی 6 4 نووسیدار نییە باز دەوە کە لەم ڕۆژانەدا کۆتایمتیان سەرەتای هەفتەی دات و بڕە پارەیەک لە بەغداوە بێت جەنابەت چۆن دەیخوێنیتەوە بۆ وا دواکەوت جێبەجێکردنی یاسای بودجەش لە ڕاستیە جێبەجێکردنی یاسای بودجە پەیوەندی بە هەرێمەوە نییە ئەوە پەیوەندی بە بەغداوە هەیە ئەوان بەرپرسن لەوەی کە دوایان خست و دواکەوتوە پێم وایە هەفتەی داهاتوو کۆتایی دیەوە هەرێمی کوردستان من پێم وایە بەرپرسانی هەرێم خۆیان حەز بکەن کە موچە دواکەوێت حەز دەکەن بەڵێ لەبەرەوەی ئەوان پێشتر
زۆر هەوڵیاندا بەغدا نەتوانێت کۆنتترۆلی نەوت و داهاتی هەرێم بکە. بەغدا زۆر داوای کرد تەنها 200,000 بەرمیل مام دەنێ و تری بفرۆشن نایان کرد. 100,000 بەرمیل مام دەنێ هەر نایان کرد. دوجار کە بە ناچاری دەستی بەسەراگیرا و خەڵک دەستخۆشی لەم بڕیارە کرد. خەڵکی کوردستان زۆری نەکەی مناڵم بڕیارێکی باش بوو بەزەڵێم خەڵک دەستخۆشی لێ کرد. حکوومەتی هەرێم زۆر نیگەران بوو. حەزیە کرد بڵێن لە بەغداش بێ موچەتان هەر بۆ نادرێ یا دوا ئەکەوێ یان ئێمە باشتر بووین کە ئەگەر مانگێکیش دواکەوە بێ یا دوو مانگ هەر موچەمان پێداون. لەبەرەوە من پێم وایە حکوومەت خۆی حەز بکا کە دواکەوتوە. هیچ پەلەی نییە و زۆریش داوای ناکە. گەر بەڵە جاران درەنگ ڕۆژ بەڵە جاران کە 400 ملیارەکە بوو کە نەوتی ئێرا فرۆشرا بۆ 400 ملیارە لە مانگێکا دەوەفدیانە نرد. دە تەلەفۆن نەکرا 400 ملیارەکە بنێرن بینێرن نەهات گەیشتە کوێ لەکوێ. بەس ئێستا هەر 400 ملیار نییە. تریلیۆنی زیاترە مانگانە استحقاقی خۆ. بەڵام داوای هیچی ناکەن هەر داوای ناکەن. بەسەر ئەوە مەفدەش بەغدا داوای کرد بوو با وەفدێک بێ. بەغدا داوای کرد بوو وەفدێک لە حکوومەتی هەرێمەوە وێژنیاوەشیان نێنات. پەلانیانە بە خەڵک بڵێن ئەو بەغاش پارە نادا. بەڵام بە بۆ چوونی من لە هەفتەی داهاتوە پارەی موچەکە بەغدای نێرێ و دوای تەوابوونی پرۆسی ئەو یاسای بودجەکە کە وتم هەفتەی داهاتوو ئەوش کۆتایی دێ جا بەغدا دەبێ پاکتاوی ئەو قەرزوشتانە بکەن لەگەڵ هەرێمە. ئەم ساڵ چەندیان ناردووە و دەبوو چەند بنێرن مانگانە چەند مامبەرەکەوێ. پێم وایە هەرێم بڕێکی باش پارەی تری لای بەغدا ماوە کە دەکرێت موچەی دوو مانگی تیا ببێکەوە بەغداوە ژەنێرێ. بەڵام ئەگەرەوەش نەکرێت لە هەفتەی داهاتوە لەوە چێ 800 ملیارێک بنێرێ بۆی موچەخۆرانی هەرێم موچەکان پێ بدرێت لە کاتێکا داهاتی ناوخۆ لا هێزار هیچی ناگەڕێتەوە بە بەغدا و لێرەی شیچی دیار نییە خۆیانتوانی بە داهاتی ناوخۆ موچەی چەرمانگێکی فەرمانبەران بن. ساپار ئەو موچانەی کە لە ماوە داوێنە زیاتر بە پارەکەی بەغدا بووە داهاتی ناوخۆ ئەو یەک دوو مانگە هەر بە فرۆشی نێوتیش بەتەنکەر دیار نییە. ئەزانی چی یەکەم داهاتی ناوخۆ زۆرە باشە کە پارەکەی بگورە دیار نییە. بەڵێ نەوت بە تەنکەرە ڕوا هەر دیار نییە. باش پارەی نەوتی فرۆشاوی چەند مانگی ڕابردووی هەرێم پێشەوەی ڕاگیرێ. بەڵێ ئێستا مانگانە کەم کەم لە کۆمپانیەکانەوە دێتەوە هەمووی دێتەوە بۆ هەرێم خۆ ناچێت بۆ بەغا ئەوەش هەر دیار نییە. بەغاش زۆر باشەوە ئازانێ بۆیە داوایەوە کە بزانم داهاتە ناوخۆی بۆ کوێ ڕوە و دوجاریش بەس بەغدا هەنگاو بە هەنگاوە ڕوە وەکوتم بارودۆخ خۆشیان زۆر باش نییە. ئەم هەنگاوی یەکەم توانیان نەوتەکە لە ڕێی تورکیاوە ڕاگرن و ئێستا سوودی لێ بینن بۆ پەڵاوگەکانی ناوخۆ و خەریکن ڕێگایەک دۆزنەوە بۆ ناردنە دەرەوەش یەگە تورکیان نەبێت لە سووریاوە بێ یا بیگەێنن بە بێجی و لەوێ بۆریەکە بەسراوەتەوە بە بۆری نەوتی عراقیەوە لە دەریاوە بڕوە یان هەمووی لە ناوخۆ بەکار بێ. دوجاریش من پێم وایە خاڵە مەرزیەکانیش حکوومەتی عراقی دێکۆنتترۆلیەکە و ڕێگە نادا بەڵێ خاڵ ببوورە خاڵە سنوورەکان و ڕێگەش نادەن نەوت ئاوا بفرۆشرێ و قۆناغی دواتریش داوای هەموو داهاتی ناوخۆشەکەن خۆی سەشکەشێک دروست بووە. دکتۆر فازڵ نەبی دیکاری پێشووی وەزارەتی دارایی لێدوانی داوە دەڵێ ئێستا بەغداد وەفدیێرەیم دەڵێن تەنات لە سەدا پەنجای داهاتی سنوورەکانی اتحادیە گومرگ بەس بەغداد دەڵێن نەخێر ڕسومات باجی شەری اتحادیە دەبێت پاکتاو بکری ئەنێم کێشێش بەرەو کێرانی بەغدا مەلەفێکی زۆر زۆری هەیە داوای بە پێی دەستور داوای هەموو باج و ئەو داهاتاناکە و بەغدا داوای پاکتاوی پارەی پێشوشەکە کە ناردوێتی بۆ هەرێم و هەرێم هەرنەوتی فرۆشتۆ و داهاتیە بۆچی نەناردۆتەوە. هیچ داهاتێکی هەرێم لە 2005ەوە بۆ بەغا نەگەڕاوەتەوە. بەغدا داوای ئەوەشەکە بەس ئێستا مەلەفانەی خستۆتە پشتەوە ئیشی پێی نێجارێ هەر ڕۆژێک پێویستی پێ بێ شتێکیان نەێنێتە پێشەوە هەروەکو چۆن فرۆشتنی نەوتەکە بە بڕیارێکی سیاسی 10 ساڵ ڕایانگرت بەس لە کاتی خۆیان هێنایانە پێشەوە و نەوتەکان ڕاگرت. باشە بەزەم گۆڕانکارێنە لە سوودی خەڵکە نەوتەکە بۆ نمی دارەدانی بەغدا بیکات سنوورەکان داهاتی ناوخۆ لە بەرژەوەندی خەڵک دەرکشێتەوە لە داهاتوودا بەرژەوەندی خەڵک بێت. بزانکی بەرژەوەندی خەڵکی کوردستان نییە واریداتی کوردستان بەغدا بیبا ئەو پارە بنێرێ
نە بەرژەوەندی کوردستانە نە کوردایەتیە نە باشە باشە بەڵام چارەسەرێکی تر نییە خەڵکی کوردستان ئەم دەسەڵاتەی تاقی کردەوە 30 ساڵ خەڵک هەر برسی تر بوو خزمەت گوزارەکان بەرەو دوا هاتنەوە دامەزراندن نەما خزمەت گوزاری نەما ئەو کارەبا نەما نانتوانی کارەبا دابینکەن ڕێگا و بانەکانیش کە پێشتر هەبوون وردە ورداوانەش نەمان نەک ڕێگای تازە دروست نەکرا نانتوانی چوار بەنداو دروستکەن یا حکوومەت کە نەیتوانی ئەمانە بکە بە ناچاری خەڵقی هەرێمی کوردستان پێی وایە بەغدا باشترە ئەنجا جارێککە خەڵک پێی خۆش بێ یا ناخۆش بێ هەرێم پێی باش بێ یا پێی باش نەبێ ئێمە پێمان باش بێ یا باش نەبێ خۆ بە دەسەڵاتی کەسمان نییە دەسەڵاتدارانی هەرێم سیاسەتێکی هەڵایان پەیڕەو کرد نانتوانی ئابووری سربەخۆ دروستکەن نانتوانی ئابووریە سربەخۆکە بخەنە خزمەت خەڵکی کوردستان بەڵکو کۆمەڵێک بەرپرس و بەچکە بەرپرس کە سەروەتەکان ئێستا لە 100 ملیار دۆلار زیاترە ئیتر هەیە 10 ملیار دۆلاری هەیە 8 هەیە 6 هەیە 2 ملیاری هەیە ملیارێکی هەیە ئەنجا کاتی خۆیان وردە بۆرجووە وردە سەرمایهداری خاوەن 100 ملیۆن و 50 ملیۆن دۆلار و ئەمانە هەر لە ژمار نایەن هەر لە بەرپرسانی حزبی و لەو پیاوانەی کە دۆستی خۆیان بوون ئێم هەموو سەرەت و سامانە ئاوای لێ هات کۆمەڵێک بۆ خۆی هایلایفەژی و لە بەرزیایە و زۆرینەی زۆری خەڵکی کوردستانی برسی و هەژار و نەدار و بەدەیان هەزار دەرچووی زانکۆکانمان هەیە بە کوڕ و کچەوە کەسی دانەمەزراوە دانامەزرێ ڕووی کردوتە هەندەران لە ڕێگاتیاچێ لە کەمپەکانە بە ناچاری ئەمێنێتەوە سزن و زیندانە بینێ جارێکیکە ئینێرنەوە ئەڕواتەوە لەبەرەوەی ژیان نییە بەڕاستی تر ئەمانەوەیان کرد ئەمەشیان لە دەستدا بەغدا هات بە بڕیارێک دەستی بەسەرم نەوتایەگرت شتێکی باش نەبوو بەسی چارمی بەس خەڵک تەمەنا ئەکا هیوادارە لەوەی ئەم سەروەتەی کە تا ئێستا ئەمان دزیان لەمە دوابەغانەی دزێ لانی کەم موچەی خەڵکەکە بێ ساڵانە بڕێک لەو گەنجانە دابمەزرێن ژێرخانی ئابووری ببوژێتەوە هەلی کار دروست ببێ و هەندێک پرۆژەی خزمەت گوزاریش لە وڵاتایە بکرێ کە تا ئێستا چەند ساڵێکە هەمووی وەستاوە و دەستی ئەم دزانش ببردرێ ینی ئەمە خەڵک دڵخۆشە بەوەی کە ئەمانە لە بەرژەوەندی خەڵک بن لەم قۆناغەیە ئەنجا خۆ جارێکی تریش ئێمە نەوتی هەرێمی کوردستان هەر لە کوردستانە قوفڵەکەی هەر لێرەیە ئەگەر دەسەڵاتدارانی هەرێم ڕاستکەن هەر وەختێک بیانەوێ ئیدارەی ئەم هەرێمە بە دروستی بکەن دەتوانن ڕێگری لە بەغداش بکەن بە زەمان خوان تیا سەرکەوتوو نەبوون کە سەرکەوتوو نەبوون پەنای بۆ شتێک تۆ ئەگەر دکتۆرێکی کوردی خۆت یا خزمی خۆت کەسی نزیکی خۆت نتوانێت نەخۆشەکە چارەسەرکە پەنا بە دکتۆرێکی بێگانە بێ چووکە چارن نییە هەڵێ وەرە چارەسەرم کە ئێمە وامان لێ هاتووە بە ناچاری خەڵک پەنای بۆ بەغدا بردووە فریامان کەون وەرە چارەسەری کەشتی سوپاس دەکەم کاکتۆر یاسای بوو جێبەجێکردنەکە لەمە دووە لە خزمەتی خەڵک دەبینی بۆ موچە بۆ لای من پێم وایە بەڵێ یاساکە جێبەجێکرێ بە تایبەتی بۆ ئەم ساڵ کێشەی نابێ یاسای بودجە جێبەجێکرێ و موچەش دەنێردرێ و ئەو پارەی کە هەیە بڕێکی باشیە نێردرێ و پێم وایە بژانەوەیەکیش دەبێ و هەندێک پرۆژەی خزمەت گوزاری شەکرێتەوە لانی کەم بەغدا دەوێت بە خەڵک بڵێ ئێمە وەگێکێتی و پارتی ناکەین کە داهاتەکەتان هاتە دەستی ئێمە ژیان و گوزارانتان باشتر بوو من پێم وایە لە مانگی داهاتووەوە ڕێڕەوی خۆی وەرەگرێ و بارودۆخەکە ئاساییە بێتەوە ئەوە لە بەرژەوەندی خەڵک سوپاس بۆ بەڕێز دکتۆر دارە محەممەد ئەمین ئەندامی ئەنجومەنی دامەزرانی کۆمەڵگەی سوپاس بۆی بینیرانی بڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ